كإيمالين مسلمانين انتماما بو إسلام هي دبي لبيرو باور معنا لأخلاق معنا لمنهج بروجرام جيان معنا سرب إسلامين. قالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم. أعراب كانوا دشتك كان كأهات ولا بيغمري خوا صلى الله عليه وسلم ديانود أي محمد صلى الله عليه وسلم إما إيمان داري خواهي قرأ فرمي بيان بلي إيمان دارنين بلن جاري مسلمانين جاري تسميلي فرماني خوابوين إيمان جاري نتشو تناو دلتانوا إيمان هروا آسانية إسلام إيمان أنجا إحسان جار كابرابيا شهادة بينيا نوێژ بکات ڕۆژوو بگرێت زەکات بدات حەجی ماڵی خوا بکات پێوترێ ئینسانێکی موسڵمان و لەسەر ئیسلام. لە بیر و باوەڕمانە ئەبێ بیر و باوەڕمان وابێت ئیمان بریتیە لە قسە ئەڵێم لا ئیلاهە ئیلا الله لە دڵما باوەڕم پێ هەیە بەس ئەڵڵا شایستەی پەرستنە لە دڵما لە زمانما و بە عەمەلیشی سەلمێنم. خەڵکێکی زۆر ئەڵێن موسڵمانین بەڵگەی موسڵمانەتیتان چییە؟ تەنها ئەڵێن ئێمە وتومانە لا ئیلاهە ئیلا الله. هەموو ئەو فەرمودانەی کەوتراوە کەسێ بڵێ لا ئیلاهە ئیلا الله عەمەلی لەگەڵایە. ئەوە مەذهەبی ئەهلی سونە و جەماعەیە کەواتە ئینسانێک کە ئەڵێ موسڵمانم ئینتیمام بۆ ئیسلامە نابێ مخالەفەی وعد بکات نابێ درۆزن بێت نابێ قەرز کوێر بێت نابێ بەڕاستیەکەی دەمشڕ و جنێ و فرۆش بێت نابێت هەر ڕۆژە و باڵانسی کەسێک بەرزکاتەوە ئەوە ئیسلامەتی نییە. خەڵکی وایە لە موسڵمانم شەو ڕۆژ زمانی خراپە لەم لاگەڕێ لەو لاگەڕێ بوهتان بۆ مەکە ئەوە ئیسلامەتی نییە ئەوە منهەجی منافیقەکانە پەنا بخوا. کاتێک کە وتمان موسڵمانین و سەر بە ئیسلامین ئەبێت خەڵک ئەمین بن لە زمانمان لە دەستمان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی المسلم من سلم المسلمون من لسانه ويده. ئەم فەرمودەیە جاران لە کتابی چلگوڵا هەبوو هەمووی تەنانەت گەنجەکانمان هەموویان لەبەریانە. موسڵمان پێناسەکەی ئەوەیە موسڵمانان لە زمان و لە دەستی ئەمین بن. ئەگەر لە زمانی کەسێک ئەمین نەبووی ئەو موسڵمان نییە. ئەگەر لە دەستی ئەمین نەبووی لە ماڵەکەی لەوە ئەترسی کابرا لە مەجلیسێکات جنێوە پێ بدا بوهتان و بۆ بکە خۆت لە زمانێ پارێزی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمیێ شەڕ الناس من تركه الناس اتقاء فحشه. خراپترین خەڵک ئەو خەڵکانن کە خەڵک خۆیان لێ ئەپارێزێت لەبەر زمان پیسیان یعنی زمانی پیسە خەڵک خۆی لێ شارێتەوە لەم کۆڵانەوە بێ ئەو خۆی لێ هەڵاکە بدا لە قاپی لە کامیرەکەش و سەیری بکات دەرگای لێ ناکاتەوە. ئینسانانێکی خراپ ئەوانن. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتێکەیە شەو نوێژ ئەکات نوێژەکانی ئەکات داوێنێ پارێزێت بە کەشک خێرەکە کەشک ئەوەی کێکێتە ناو ئاوە ئەی خۆی بەیانیان بەڵام بە زمانی عەزیەتی دراوسەکانیەدات. فەرمووی لا خەیڕە فیها ئینەها من ئەهلی النار. فەرمی خێری تیانی ئەهلی جەهەنەمە. پیاوەکەیە ئافرەتێکی ترەیە نوێژەکانی هەروە پێنج نوێژە فەرزەکە ئەکات و شتێکی ئاساییە کات و بەڵام زەرەری بۆ دراوسێنیە فەرمووی ئەوە ئەهلی بەهەشتە. ئەگەر دراوسەکانت گلەییان لێت هەبوو گلەیی مناڵ گلەیی سەیارە گلەیی ماتۆڕ گلەیی کاروبەرخی ناو کۆڵانەکان گلەیی تەنجیلەکان گلەیی ئەو هەموو شاتە شاتەی ناو کۆڵانەکان دڵت بە یەک نوێژت خۆش نەبێت بە یەک نوێژ. بدقي حديثي بيغمري خوا صلى الله عليه وسلم سوين با الله أشيت جهنمه ئیتر بەبێت ئەم ئیسلامەتی نوێژەوە لە ئێمە بکات ئێمە ئەمین بین. ئای بۆڕەکەمان هاتی خۆمان پڕ بۆ بیگرینەوە با دراوسەکەمان بیگرێ. ئێمە خۆمان ماتۆڕەکەمان داگیرسین دەی بزانە مناڵەکان بە دراوسەکە پڕی نەکەوە کەی ئیسلامەتیە. ئیبن تەیمیە فەرمێت بەردەوام ئیسلامەتی خۆم تازاکەمەوە هەتا ئێستش من نەبووم بە ئیسلام مسلمانێکی تەواو. ئیبن تەیمیە شەیخی ئیسلام بۆ من و تۆ هێشتا بووین بە مسلمانێکی کامڵ کە نوێژەکانمان بە جوانی ناکەین کە هەزارها غەل و غەش و خیانەت لە دڵمانایە. ئێستا وەرە هەر کەسێک لە بەڕێستان بگرم لە منەوە هەتاوەکو ئاخری کە نەفەری دەرگاکە ئیلا ناڕەحەتێک لە دڵی هەیە بەرامبەر بە کەسێک. کەم خەڵکی ساغ زۆر کەمە بینی سوبحان الله لەم ڕۆژگارە خەڵکی ساغ زۆر کەمە.